کاک سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسیەکی نیشتمانی کوردستان لە پێشدا زۆر سپاس دەکەین بۆ هاتنت بۆ استودیۆی بەشی کوردی دەنجی ئەمریکا. سپاسی تۆ و تیمی استودیۆی بەشی کوردی دەنجی ئەمریکا. جا باسەکەمان سەرەتا لە هۆکاری هاتنت بۆ ئەمریکا دەست پێکەین لە نەتەوە یەکگرتووەکان سەرەتای ئەم هەفتەیە لە نیویۆرک لە کۆبوونەوەی ڕێکخراوی ئینتەرناشنال سۆشیالیست یاخود سۆشیالیست ئینتەرناشنال بەشداریت کردووە. دەکرێ باسێکی ئەومان بۆ بکەی ئەو کۆبوونەوە چۆن بوو چی باس کرا؟ بەڵێ لە ڕاستیدا کۆبوونەوەی سۆشیالیست ئینتەرناسیۆنال ساڵی 2000 کۆبوونەوەی کاونسلی هەیە، 4 ساڵی جارێک کۆنگرەی هەیە. جا ئەم کۆبوونەوەی ئەو جارە کۆبوونەوەی نیو ساڵانەی ساڵی 2015 بوو، بەڵام لەبەر ئەهمیەتی کۆبوونەوەکە و لەبەر ئەهمیەتی بارودۆخی ئەمنی دنیا کۆبوونەوەی ڕابردوو لە جنێڤ بوو لە بارەگای نەتەوە یەکگرتووەکان. کۆبوونەوەی ئەمجارەش لە نیویۆرک بوو، دیسان لە بارەگای نەتەوە یەکگرتووەکان. لەم کۆبوونەوەدا 56 پارت و ڕێکخراو ئامادەی بوون، جگە لە ڕێکخراوەکان نێونەتەوەی وەکو گەنجانی دنیا، وەکو خوێندکارانی دنیا، وەکو ژنانی سۆشیالیست دیموکرات، وەکو سەندیکا و نەقابەکان، وەکو فراکسیۆنی سۆسیالیست لە پەرلەمانی ئەوروپی، فراکسیۆنی سۆسیالیست لە دام و دەستگاکانی تر، کە ئەمانە نوێنەری 65 ڕێکخراو نوێنەری 55 وڵات بوون کە ئامادە بوو. ئەم ڕێکخراوە زیاتر لە 100 ئەندامی هەیە لە ئەحزاب کە نوێنەری زۆربەی زۆری وڵاتانی دنیان، وابزانم لە 53 وڵات ئەسڵەن حاکمن حکومەکان، وەکو سوید، وەکو نەمسا، وەکو ئێرە وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا، لە زۆر وڵاتەکانی تر ئەو حیزبانە حیزبەکانی ئەندام لە سۆشیالیست ئینتەرناسیۆنال حکومەکە. ئەو کۆبوونەوەی ئەو جارە باسەکەی لەسەر خاڵی یەکەم لەسەر سکیۆریتی و شەڕی دژی تێرۆر بوو، خاڵی دووەمی لەسەر ژینگە بوو، و هەروەها خاڵێکی تری هەبوو لەسەر وەرگرتنی ئەندام و باسی وەزعی اقتصادی و پەناهەندەوەوانە لە دنیا. ئەوەی کە پەیوەندی بە مەسەلەی ئەمنیەت و شەڕی دژی تێرۆر بوو، دیارە ئەو مەسلەیە بوو کە ئێمە زیاتر معنی بووین لە وڵاتانی تر. زانامەوە باسی بکەم بە پێی هەواڵی دەستگاکانی ڕاگەاندن لە وتارەکەی خۆدا لە کۆبوونەوەیە باسی ئەوەت کرا خود داوای هاوکاریت کردەوە بۆ هەرێمی کوردستان و هاوکاری سەربازی بۆ پێشمەرگایش. هەروەها وتوتە هێزی پێشمەرگەی هەرێمی کوردستان لە بری هەموو ئەوانەی بەشدارن لە وڵاتە شەڕ دژی تیرۆر دەکەن و بەڵام گلەیت لەوە هەبوو کە ناردنی چەک بە کەمی یاخود بە خێرایی ناکاتە دەست هێزی پێشمەرگە. ئەمێ بزانین باسێکی ئەومان بکەی و هەڵوێستی بەشداربووان سەبارەت بەم داوای تۆ چی بوو؟ لە ڕاستیدا وتارەکەی من لەسەر 3 تەوەر تەرکیزی کردو. تەوەری یەکەم وێڕای سوپاس و گەیاندنی سڵاوی برایانی سەرکردایەتی مەکتەبی سیاسی کە ئەمڕۆ بەشی زۆریان لە جەبهەکانی شەڕن لە شەڕ دژی تێرۆر، و هەروەها گەیاندنی سەڵاوی جەنابی مام جەلال. باسی ئەوم کرد کە یەکێک لە کێشەکانی کە هەمانە مەسەلەی نابەرابەری، یعنی نەبوونی تەوازن لە مابینی ئەو چەکانی کە لای ئێمە هەیە و ئەو چەکانی کە لای ئێرهاویەکان هەیە. ئێرهاویەکان هەر بەی ناوبین کە شارێک لە شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق لەبەر بێهێزی سوپای عێراق و بێتوانایی حەشد شەعبی داگیر دەکەن، چەندین عەمباری گەورەی چەک و کەرەسەی شەڕ دەست بەسەردا دەگرن. ئەوەی ئێمە کە بۆمان دێ بەڕاستی دەتوانم بڵێم قەترە قەترەیە لەو ئاستەدا نییە، و لە ماوەی دواییش مناقەشەیەکی زۆر بێ زەوق مەسەلەن ئێستا لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا تەسەور دەکەم لە کۆنگرێس زۆرینە دەنگی داوە بۆ ئەوەی چەکمان بوو،
بەڵام حکوومەت هینی لێ دەکات دەیمرێنی ساردی لێ دەکا لەبەر ئەوەی هەندێک دەنگی ناڕزایی هەیە ڕەنگە هەندێکیان دەنگی نایەرەکانی کورد بن یان حکوومەتی عێراق کە پێی وایە سیادەی عێراق بریندار دەبێت بەوەی کە یا بە تەدەخولی تێبگە من پێم وایە حکوومەتی عێراق کە خۆی نەتوانێت هاوکاری مان بکە خۆی نەتوانێت بمان پارێزی مافی ئەوەشی نابێت ببێ کە لایەنێک یا چەند لایەنێک هاوکاری مام کە بۆی میلیۆنها خەڵک لە مردن ڕزگار بکرێ و ئەو کارە ساتەی کە لە سنجار ڕوویدا سەدان و هەزاران ژن فرێندران و لە بازارەکان دەفرۆشرێن دەیان و سەدان گەنج شەهید کران بەبێ دیفاع ئەوە نابی دووارە بێتەوە هەڵەمجە نابی دووارە بێتەوە ئەگە بمانەوەوانە دووبارە نەبنەوە دەبی دەوڵەتی وەکی عێراق شەت ئەپی لێ بکرێ لە کاتی کە دەیەوێ عەرقەلە دروستکە بۆ گانی چەک بۆ ئەو شەڕگانە چونکە پێشمەرگەی ماوڕۆ پێم وایە لە کۆبانیەوە تا کۆباشی لە ژێر عالەمی کوردستان شەڕی درندەیەک و دژمنێکی زۆر گەورە دەکات و ئەوە ڕێکخراوێکی ئیرهابی تەقلیدی نییە دەوڵەتێکە ئەوڕۆ چ لە سەتی خاکی عێراق کۆنتترۆلی کردووە پێم وایە ئەم شەڕە شەڕی هەموو دنیاە لەگەڵ ئیرهاب و ئەوەی کە شەڕکەرە بە نوێرەلایەتی هەموو دنیاش پێشمەرگی کوردستانە ئەگەر سەیری ماوەی دوایی بکەی لە پاریس لە بەیروت لە نازانم ئەفغانستان لە چۆ لە چۆبێک ڕۆژ ئەنواعی تەقینەوە کرا ئەو نەعەت ئیرهابیانە ئەگەر ئەڵمانیا دەیەوێت لە بەرلین نەتەقێتەوە ئەگەر ئەمریکا دەیەوێت یازەی سەپتێمبەر تکرار نەبێتەوە ئەگەر فەرەنسی دەیەوێت لە پاریس نەتەقێتەوە دەوێت ئێستا بێ لە باشووری کوردستان یارمەتی و لە ڕۆژاوای کوردستان یارمەتی پێشمەرگە بدە بۆ ئەوی لە ڕووی سەربازیەوە شکستێکی گەورە بەسەر ئەو گروپە ئیرهابیانە بێنێ و بەسەر مامۆستاکانیشیان بێنێ کە جارێککە سەر بەرز نەکەنەوە. بڵێ کاک سعدی باسی ئەوەت کرد باسی کۆنگرسی ئەمریکا کرد کۆنگرسی ئەمریکا سەبارەت بە ناردنی چەک ڕاستەخوو بە پێشمەرگە وا بزانم ئەمەی قبول نەبوو بەڵام لەگەڵ ئەوەیە کە چەک بنێردرێ بە ڕێگای حکوومەتی عێراقەوە بنێردرێتن هەرچەندێکە 56 لە سەتا لەگەڵ ئەوە بوون کە ڕاستەخۆ پێشمەرگە بنێردرێ بەڵام ئەم بڕیارە تێپەر نەبوو لە کۆنگرسی ئەمریکا جا ناردنی چەک لە ڕێگای عێراقەوە و بەو شێوەی کە درەنگ دەگا یاخود بە کەموکوڕی دەگاتن چی کاریگەرێکی بووە لەسەر گۆڕەپانی شەردا نا کاریگەری زۆری بوو ئەگەر لە حەزە بکەیت ئێستا تقریبا پێشمەرگە لە هەرێمی کوردستانی عێراق لە باشووری کوردستان نەتەنها بەرە هەرێمی کوردستانی پاک کردەوە لە داعش بەشێکی زۆری شارۆچکە و گوندەکانی عەرەبیشی پاک کردوتەوە بەڵام بەیناوبین دەبینی هێرشێکی دەکرێتە سەر بە تاکتیکێکی تازە بەچەکی تازە کە ڕەنگە ئەوە لە دەست پێشمەرگە نەبی بۆی ڕەدی بداتەوە من پێم وایە لە مەسلەی مافی مرۆڤ و کاتێک کە ئینسان لە خەتەردایە مۆزوعی سنوور هەڵدەپەسێردرێ یعنی سنوور اعتیبارێکی نامینێ کە ئینسان لە خەتەردایە هەر لەبەر ئەوەی مەسلەی سنوور هەیە و سیادەی وڵاتێک ڕەنگە یەک کەم گرد بگرێ دەبی ژیانی میلیۆنها خەڵک بخرێتە خەتەر ئەوە لەکوێ لە دنیا لە کارتایەک ئەوە نووسراوە من پێمە ئەوە هەڵەیەکی گەورەیە مەسلەی دووەم کەم باسم کرد لە کۆنگرەی سۆشیالیست ئینتەرناسیۆنال لە نیویۆرک پێرێ ئەوە بوو کە وەکو خاڵی دووەم باسم کرد وتم ئێمە لە ناو بەرەی دژی شەڕ چونکە ئێمە لە ئەسڵدا دەمانەوێت شەڕی داعش لە سێ ڕێگاوە بکەین یەکێکیان کە عسکەریە دەکات گولە مقابلی گولە ئەوی تریان فکریە چۆن داعش خۆی لە مزگەوتەکان بە دوای دەقە ئاینیەکان دەگەڕێ بۆی شەرعیەت بە شەڕەکەی خۆی بدا ئاواش دەبی ئێمە لە مزگەوتەکان بە دوای دەقە ئاینیەکان بگەڕێن کە ئەم شەڕە ئیدانە دەکات تێدەگەیت بە شەڕ یعنی شەڕی داعش لە ناو مزگەوتەوە بکەین نەک لە درۆی مزگەوت نەک وا بکەیت کە داعش گوایە دیفاع لە پرۆژەی خوا دەکا ئێمە دژی پرۆژەی خۆی نەخێت دیفاع دژی پرۆژەی خۆیە دژی پرۆژەی هەر شتێکی کە جوان بێ
مەسلەی سێم دەبی کاویژ هینە ئومەمیە ینی نێودەوڵەتیە دەبێ داوا لە دنیا بکەین کە سەیری مەسلەی داعش بکە وەکو ئایدز وەکو ئیبۆلا وەکو ئەو نەخۆشیانە کە پێویستی بە سۆلیداریتێکی نێودەوڵەتی هەیە و لەم سۆلیداریتی ئێمە کە ئێستا 62 وڵات 63 وڵات بەشدارە لە شەر دژی داعش هەندێک لە ئەندامەکانی کە ئەلانیان کردی لەگەڵ دژی داعشن هەڵوێستەکانیان ڕوون نییە هەڵوێستەکانیان ڕوون نییە بەداخەوە بەکار دەهێنرێن لەبەر ئەسبابی تاریخی لەبەر خلافاتی تاریخی من پێم وایە داعش ئەوڕۆ تهدیدێکی ڕاستە و خۆی و ئێستایە لە ڕابردودا چی بووە چی کێشەیەکە بووە ئەوان دەبی هەڵپەسێدرێ و لەو زەمینەیە پێم وایە ئەگەر لێکۆڵنەوەکی ورد بکەین لێکۆڵنێکی زۆر ورد بکەین لە گرتنی مووسڵ لێکۆڵنێکی زۆر ورد بکەین لەو کارە ساتی کە لەو چەند ڕۆژی ڕابردوو لە کۆبانی ڕوویدا بۆمان دەرەکەوێت کە هەندێک لەو کەس لەو دەوڵەتانەی کە تەرەفن لە یان ئەندامن لەو جەبهەی دژی شەڕ دژی داعش تا چ ڕادێک کەم تەرخەمن یا بەلای کەمی ئاگان لێ مەسەل بابەتی سێم کە من باسم کرد لە کۆبوونەوەکە بابەتی ئەوە بوو کە ئێمە وەکو زۆربەی زۆری دنیا ئێستا قەیرانێکی ئابووری و قەیرانێکی مادیمان هەیە بە تایبەتی لەبەر دابەزینی نرخی ناوت لەبەر ئەو 1050 کیلۆمەترەی جەفە کە ڕۆژانە پارێکی زۆر مەصرف دەکا بۆیە ئێمە بارێکی زۆر قرس لە شانمانە ئەویش ئەوەیە لە 1.5 میلیۆن زیاتر ئاوارە و خەڵکانی عێراقی کە پەراگەندەکراون لە هەریم کوردستانن ئێمانە بەس ئاو بخۆنەوە چ تەکلیفێک دەکە ئەو یارمەتێک کە UNHCR یان کۆمەلگای نێونەتەوەیی دەمانداتێ بۆ بەخێوکردنی ئەم 1.5 میلیۆن ئاوارەیە کافی نییە وەکوتم خۆشمان ئەزمی مالیمان هەیە لێرە کورد دەهێنێ بۆیە ئاوردانەوەیەک لە هەرێمی کوردستان و پشگیریکردنی لە هەرێمی کوردستان کە ئەو 1.5 میلیۆن ئاوارەیە یا زیاتر لە 1.5 میلیۆن تووشی برسێتی و قات و قڕی نەبن تۆ ئەزانی ئێمە لە ماوەی 2 هەفتە ئەو 1.5 میلیۆن هات من نازانم کام دەوڵەت لە دنیا لە 2 هەفتەیە 1.5 میلیۆن ئاواری لۆ بچی ئەسن لە بین ناچێ ئەو وڵاتە یە هەرێمی کوردستان هەرێمێکی 56,000 کیلۆمەتر مربعی کە لە بینی شەک و یەقین داین توانیمانە ئیدارێکی زۆر باشی بێت تا ئێستا و ئەوەی کە ئەزمەی و ئاستەنگی کە باسی دەکەم بەڕاستی ئەو خۆماڵی نییە مەسەرەن دابەزینی نرخی نەوت لە دەرەوەی دەسەڵاتی ئێمەیە کە یەکێ لە سەرچاوە ئەساسیەکانی داهاتی ئێمە بڵێ ئەو شتانە باس کرا لە بڵێ هەرچەندە باسی ئەو شتانت کرد کە ئێستامەوێت لێت بپرسم ئەم بەڵام ئەمەوێت زیاتر بە فراوانتر باسی ڕەوشی ئاسایشی ناوچەکە بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی و هەروە شەڕی دژی ترۆر لە چه ئاستێکدایە لێرەدا مەبەستم لە هاوکاری هەوپەیمانانە و لە هەموو ڕێیەکەوە لە چه ئاستێکدایە ئێستا جەناب تۆ ناتوانین لە هەرێمێک بڵێ ئەمن و ئاسایش بەرقەرارە و بەپێی ئارەزووی ئێمەیە لەبەر ئەوەی ئێمە 1050 کیلۆمەتر جەبهەی شەڕ هەیە بەرگەرم تەنها لە باشووری کوردستان و نزیکەی 500 کیلۆمەتریش لە ڕۆژاوای کوردستان جەبهە هەیە سوالی یەکەم ئەوەیە من پێم وایە تۆ بڵێ نەتەوەیەکی تر لەو ناوچەیە نەبێت لە کورد گوناحبارتر ئەگەر ئەوە نەکبەتێکی خوایە تووشی ئێمە بووە بۆ ئەم جەبهە دوور درێژە هەمووی لەگەڵ کورد ئەوە کارێکی زۆر خراپە و لێ کۆڵینەوەی پێویستە من پێم وایە بەڵێ لەگەڵ ئەم کارە ساتەی وەسەر کوردیش هاتووە لەگەڵ ئەم جەبهە دوور و درێژەش دەتوانم بڵێم لە شارە گەورەکانی هەرێمی کوردستان بە تایبەتی ئاسەواری شەڕ زۆر کەم دیارە ممکنە لە ئەنجامی شەڕ و پێکدادان شەهیدمان هەبێ و تازیە هەبێ ئەوە ینی کاریسەیەکی کۆمەڵایەتیە دروست دەکا نائارەمەیەکی کۆمەڵایەتی دروست دەکە بەڵام بەگشتی ژیانی خەڵک ناو شارەکان پارێزراوە بەڵێ دێنە سەر مەسەلەی با بڵێن سەرۆکایەتی هەرێمی کوردستان خۆ دەزانی جگە لە شەڕکردنی داعش و هەروەها کێشەی حکوومەتی هەرێم لەگەڵ بەغدا و نەناردنی بووجە و زۆر شتی کە ئێستا هەرێمی کوردستان بەرەو قۆناغێکی بۆشایی قانونی دەڕوات سەبارەت بە ماوەی سەرۆکایەتی هەرێم خۆش تەنابشێت یەکێک بوو یەکێکی لەوانەی کە لە گفتوگۆەکان بەشدارن
دەکرێت پێمان بڵێ هیچ ئومێدەکەیە ئەم مەسلەیە بەم زوانە یەکلای بێتەوە چارەسەری چۆن دەکرێتن؟ پێم وایە ئەو کێشەی کە پێی دەرن کێشەی سەرۆکاتی هەرێم ئەمە کێشەیەکی یاساییە ڕاستیدا شخصی نییە، چونکە من زۆر جاری جێم لێ دەبێت لە خەڵکی کە ناوێ قوڵ بێتەوە لە تێگەیشتن لە کێشەکە پێ وایە مۆزوعی چەند لایەنێکن دژی سەرۆکی هەرێم و خۆکاندیدکردنەوە و دانانەوەیتی نا مەسەلەکە ئەوە نییە. ئەو مەسەلە مەسلەیەکی یاساییە و ئەو مەسەلە یاساییە ئێمە وەرەقەیەکی هاوبەشمان هەیە لەگەڵ برایانی پارتی لە ساڵی 2013 کە پێی دەوترێ بڕیاری ژمارە 19 وێڕایی درێژکردنەوەی ماوەی سەرۆکی هەرێم بۆ 2 ساڵ، جێڕانەوەی پرۆژەی دەستور بۆ ناو پەرلەمان و تاوتوێکردن و سازان لەسەری خاڵی سێمیشی ئەوەیە کە سەرۆکی هەرێم ئەوە دوا جاریتی کە 2 ساڵی بۆ درێژ دەکرێتەوە جاریت کە خۆی کاندید ناکات دوا تاوکەمەوە. ئەمە هەیە لە بەردەست هیچ نەسێکی ترمان نییە کە بڵێ خۆی دەکات. لەگەڵ ئەوەشدا ئەمڕۆ پێمان وایە قەیرانێکی سیاسی و سەربازی هەیە، شەڕی هەرێم هەیە لەگەڵ تێرۆر، هەندێک یا برایانی پارتی زەروری دەبینن یا هەندێک خەڵک زەروری ببینی کە سەرۆکی هەرێم کاک مەسعود بمینێ بۆی تەمدید کرێ. یەکێت نیشتمانی مناقەشەی لەسەر ئەوە نییە، لەسەر کەسەکە نییە. بۆ خۆشمان کاندیدێکمان تا ئێستا تەرح نەکردو بڵێن وەڵای ئەمە ئیش بۆ کاندیدەکەی خۆمان دەکەین. مەسەلەکەمان بۆیە کە لێ بگەڕێن با پەرلەمان ئەم مەوزوع یاسایی یەکلان کاتەوە مەخرەجێکی بۆ دۆزێتەوە مەوزوعەکە یاساییە. ڕەنگە ئەوە تێکەڵ بکرێت لەگە هەندێک گلەیی ئێمە کە لەگەڵ برادرانی پارتی باسمان کردو ئەویش یەکێتی نیشتیمانی پێی وایە بە ئەندازەی کافی وەکو شەریک، چونکە ئێمە چۆن گلەی لە عێراقەکەین ئەڵێن ئێمە لەوەتەی عێراق هەیە و دەستوری دائیم و دەستوری موقت دەنووسێت دەنووسێت کورد و عەرەب شەریکن، بەڵام ئەمە لە شەراکەتەکە لە عێراق هیچمان نەدیوە تا ئێستا. ئاواش ئێمە شەریکین لە هەرێمی کوردستان لە مەلەفی ئەمنی، لە مەلەفی اقتصادی، لە مەلەفی سیاسی وەکو پێویستە ئاگدار نین. یەکێتی نیشتیمانی داوا دەکات دەبێ هەر گۆڕانکاریەک ببێ دەبێ یەکێتی نیشتیمانی وەکو پارتی لەگەڵ لایەنەکانی تر ئاگادار بێ لەوەی کە لە ڕووی ئەمنیەوە چ دەگوزەرێ، لە ڕووی سیاسیەوە چ دەگوزەرێ و لە ڕووی اقتصادیەوە چ دەگوزەرێ. بۆ ئاگادار نییە لە شتانە وەکو پێویست نا، وەکو پێویست نییە. ڕەنگە ئەوان سەخلەت بنجاری وە کە بیستن وڵی ئەی چۆن ئەوان لە حکومەت نین مەسەلەن لە ڕووی ئەمنیەوە هینێکم بات و نامێک بات و دەریای کاک دکتۆر خەسرو نەبووە بە مدیری ئاسایشی گشتی کاخ دکتۆر خەسرو تا ئێستا 1 ساعتیش داوامی نەکردی، ساڵ و نیوە کە ئەمرەکەی دەرچووە. ئەو قسە نییە تۆ دەبی معالەزەی بکەیت. من پێم وایە ئەم مەوزوعە لە جیاتی هاتو هاوارکردن، چونکە بیستم بەو ڕۆژە بە یەکێک لە برایانی پارتی دیموکراتی کوردستان لێرە نەدوێیەکی کردووە باسی ئەو مۆزوع. بەڕاستی پێم وایە ئەو مۆزوعە جارێ مۆزوعێکی ناوخۆیە، مۆزوعێکی ناوخۆیە پێویستە لە ناوی وڵات باس بکەن نەک لە دەروی وڵات. و ئەگەر باسی شکێن لە دەروی وڵات باسی ئەوە دەکەن کە ئێمە پێکەوە بەیەکەوە کێشەیەکی هاوبەشمان هەیە دەبی چارەسەرکەین ئەو کێشە هاوبەشمان. و ئێستا کەش عینی ئەو کێشە هاوبەشە گفتوگۆ بەردەوامە وەفدی برایانی پارتی لە سلێمانی بوون. پێش چەند ڕۆژێک ئەمڕۆ کۆبوونەوە هەوە لە بینی گۆڕان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانی تر بەحسێکی لێ دەکەن و لە ئایندەیەکی نزیک کۆبوونەوەیکی 5 خۆڵی یا فراوانتر دەکرێت بۆی کۆتایی مۆزوع بین. ویستمێکش دڵنیات کەمەوە لەوەی کە یەکێتی نیشتیمانی بە هیچ شێوەیەک تەبەڕا لە مەسئولیەتی خۆی ناکە لە بەرامبەر هەرێمی کوردستان و ممکن نییە ئەمڕۆ هەرێمی کوردستان لە شەڕێکی دەستەوێقەدا یەکێتی نیشتیمانی بێوێ هەموو دام و دەستگا شەرعیەکانمان تەعتیل کە نەخێ. یەکێتی نیشتیمانی دەوێت ئەکتیڤیکە، یەکێتی نیشتیمانی دەوێت شەرعیەتی کامل بە دام و دەستگاکاندا. بۆیە دەڵێن مەسەلەیەکی یاساییە بخرێتەوە بەردەمی پەرلەمان با پەرلەمان گفتوگۆی لەسەر بکە. و ئێمە بای ئەوە مەسئولیەتمان لەسەر شانە دەبێت ئەوە تێبگەین کە هەرێمی کوردستانی عێراق دوێنێ و ئەمڕۆ سبەش بەبێ پارتی و بەبێ یەکێتی ئیدارە نادرێت. دەبی یەکێتی و پارتی بەیەکەوە ئیداری بدەن
بەڵام معنایەوە نییە کەوت دێچێتی و پارتی دەبی لایەک لاکەی تر مەغدور بکە ئەوەیە مەسە ئەسلی مەوزوعەکە علاقەی بەوە نییە کە ئێمە خوانەکەرانە بڵێن یا ئێمە نایکەین و یا پارتی ناوێ بیکەنا ئێمە دەی بەیەکەوە بیکەن چکە نەک بێکۆی نەکەن ناکرێ چۆن لە سەرتاوە دەستمان پێکردە گەیاندمان تا ئێرە پێویستە لێرەش بەردەوام بین بە تایبەتی ئێستا گۆڕانکاری زۆر گەورە و ئیجابی هەیە بەرامبەر بە هەرێمی کوردستان ئەگەر بە یەکێتی و یەک ریزیەکە یەکرەزیمان نەبێ هەموو توانەکانمان سوود لێوە نەگرین ئەکیت ناتوانین ئیسفادەیەکی باش لەو گۆڕانکاریە ئیجابیانە بکەین و ئەوش بەوە دەکرێت کە ئێمە دەبی هیچ مەجالێک نێلینەوە بۆ توانە و تیر و توانج لە شەرعیەتی دام و دەستگاکانمان لە قانونیەتی دام و دەستگاکانمان باشە ئەو شتانی کە ئاماژەت پێکرد ئەو گفتوگویانێک کە دەکرێت لە دەرەوەی پەرلەمان لەلایەن سەکردەکانی حیزبەکان و لەلایەن ئەندامانی مەکتەبی حیزبەکان ئەمە خۆی لە خۆیدا پێشەکردنی سەروەری پەرلەمانیە کە بەرپرسیارە لە چارەسەرکردنی ئەم مەسەلەیە نانا بۆ ئەمە گفتوگۆی کۆبوونەوەی پەرلەمانی یاسایی هەیە گفتوگۆی لایەنە سیاسەکانی هەیە ئەو لایەنە سیاسیانەی کە لە نوێ کە لە پەرلەمانن خۆ لایەنێکی سیاسیمان لە دەرەوەی پەرلەمان نێناوە و ئەو لایەنە سیاسیانەی کە لە پەرلەمان گفتوگۆ دەکەن بۆی بگەرن نەتیجەیەک هاوکاری بکەن لە ڕێگای فراکسیۆنەکانیان ئەو بیر و بۆچۆنان دەستۆ ناو پەرلەمان لێ جاش کە تاوتێ دەکرێتەوە خۆ پەرلەمان دسمێکی غەریب نیە لە حیزبەکان من فێم وایە ئەو ئەندام پەرلەمانەیە ئەو فراکسیۆنەی بڵێ وڵای من فراکسیۆنی پەرلەمان بکارم بە سیاست و بە حیزبەکانەوە نیە ئەو ناتێگەیشتنە حیزبەکانن خەڵک پێشنیار دەکەن و دەنگ وەرەگرن و دەستنە پەرلەمان ئەم پێمان وایە لەناو پەرلەمان دەبین بلانەی سیاسی بکرێ تاوتوێ بکرێ لە جیاتی شەڕەپەڕۆ و شەڕە گولە ئەوانە و حیزبە سیاسیەکان لە خزمەتی پەرلەمان دەبن ئێمە خۆمان بەخواوانی پەرلەمان زانین چۆن بڵێ ئەگەر ئەم مەسەری لە پەرلەمان و لەلایەن با بڵێن سەکردەکانی حیزبە سیاسیەکان چارەسەر نەکراوە هیچ ڕێگایەک نەما بژاری بەردەم هەرێمی کوردستان یاخود لایەنەکان چی دەبێت ئەمن دەبێت دڵنیات بکەمەوە و کۆمەڵانی خەڵکیش دڵنیا بکەمەوە کە پەیوەندی نێوان لایەنەکان بە تایبەتی پارتی و یەکێتی وەکو زەواجی کاتۆلیکی وەیە تەلاقی تێدا نیە دێمە سەر مەسلەی با بڵێن هاوپەیمەنان و هاوکاری بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق چەند ڕۆژێک لەمەوە پێش سەرۆک ئۆباما یا ڕۆژی دووشەمە لە پەنتاگۆن و تا باسی ڕەوشی یا استراتیجی خۆی کرد بەرامبەر بە ئەنی شەڕی دژی داعش وتی شەڕی دژی ترۆر و داعش شەڕێکی درێژخانە و سەخت دەبێتن و تەنیا ئەنی بە لەشکری ئەمریکا چارەسەر ناکرێ بەڵکو پێویستی بەوە هەیە کە هێزە خۆجێیەکان خۆیان ئەوان ئەو کارە بکەن بە ڕێگای ڕاهێنان و یارمەتیدانی لەلایەن هاوپەیمانانەوە ئەو سیاسەتەی کە ئۆباما باسێکە درێژخانە ئایا چه هەرێمی کوردستان چ عێراق بەرگەی ئەوە دەگرێتن کە ماوەکی درێژخان بەو کێشانێک کە ئێستا تێدا هەیە بەرەو ڕووی داعش ببنەوە من پێم وایە سەرۆک ئۆباما بە تایبەتی لەو فترەی شەڕی دلی داعش هەڵوێستێکی زۆر ئیجابی و سارمی هەبووە یعنی لە تۆکمە بووە لە هەڵوێستی خۆی لە بەرامبەر لە دژی داعش و تا ئەوجێی توانیوێتی هاوکاری و یارمەتیشی باشی داوە بە تایبەتی هێزەکانی ئاسمانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و هاوپەیمانان لە هەموو ناوچەکان لە عێراق و لە کوردستان و لە کوردستانی ڕۆژاوە یارمەتیشی زۆر گەورەیان داوە ئەوە جێگای بەرزن خاندن و سوپاسێکی بێپایانە من پێم وایە مەوزوعی داعش و کۆتایی هێنان بەم داعش بەو شێوەیە کە هەیە چکە داعش ئێستا بووە بە وەکو فەلسەفەیەک وەکو مەذهەبێکی لێ هات تقریبا زۆربەی زۆری بەداخەوە لە عێراق سوننەکان پشتیوانی داعش دەکەن ئێستا ئەوڕۆ لە شارێکی وەکو پارێزگایکی وەکو ڕوومادی داعشەکانی کە لە ڕوومادی شەڕ دەکەن خەڵکی غەیری ڕوومادینین لە خەڵکی ڕوومادین لە مووسڵ پارێزگای مووسڵ خەرکێکی زۆر
کە داعشە بەشێکی زۆری خەڵکی پارێزگای مووسڵە. بۆیە هیوادارم کە ئێمە بە دوای کلیلی کەسایەتی و ناوەندەکانی دەسەڵاتی ناوسنی بگەڕین بۆ ئەوی تەرەفێک بدۆزینەوە بۆ ڕاوێژکردن لەگەڵی بە ناوی سونە. تا ئێستا ئەو حەلەقەیە مەفقودە و بەشێکی زۆر لە وەزیرەکانی کە ئەمڕۆ بە ناوی سونە لە حکوومەتی عێراقدان خەڵک پێیان دەڵێن ئەمانە سونەی مالیکینە، ینی مالیکی ئەوانەی وەخت خۆی تەشویق کردێ کە بێنە هینەکانەوەنە بەشێکی زۆریان ڕەنگەوە 5 ساڵ 6 ساڵیش دەبی نەوێراون سەردانی زێدی باو باپیریانیان بکەن ئەترسن ناوێرن. بۆیە ئەوانە ناتوانن کار ئاسانی بۆ حکوومەتی عێراق یا بۆ کۆمەلگای نێونەتەوەی بکەن لە شەڕدشی داعش کە خۆیان ناوێت مستۆمەنتەکەی خۆیان لە ترسی داعش. ئەگەر ئێمە بمانەوێت کەسایەتی ناوسنە اختیارکەین دەبی بە دوای کەسایەتەکان بگەڕن. کلیلەکان وازحن، کلیلەکان هەندێکیان لە ناو لە دەستی مەلیکی ئوردونە، هەندێکیان لای مامجەلال و یەکێتیە، هەندێکیان لای کاک مەسعود و پارتیە، هەندێکیان لای خانەوادەی حەکیمە، خانەوادەی ئەحمەد چەلەوی. ئەوانە سعودیەکان ئەوانە باشتر پەیوەندیان هەیە لەگەڵ عەوائیل و عەشائیری سونە لە عێراق لەوەی کە وەکو تورکیا وەکو نازەمەوە تورکیا ئەوانە خەڵکیان دەوێت بۆ بەکاری بێنن بۆ مەرامی خۆیان بۆ نفوزیان نییە و خەڵکانی عادەتەن کە تورک بەکاریان دێنی. بەڵام علاقاتی بینی عەشایر و مەلیکی ئوردن علاقاتێکە دەگەڕێتەوە بینی علاقاتی عەشایر و عائیلەی هاشمی، ینی علاقاتیشی وچەوە. ئەوە مەوزوعەکە. مەوزوعی دووەم، ئێمە باش دەزانین کە کۆتایی هێنانی یەکجارێکی بە داعش بە کچەک نابێ، بەچەک کۆتایی نایە. ممکنە عسکەریان بیشتێنی لە ناوچەکە دەریکەی، بەڵام بوونی داعش کۆتایی نایە بەچەک و چارەسەرکردنی کێشەی ئاوارەکانیش بە کۆمەکە مرۆییەکان بەتەنێ ناکرێت. بۆ هەردووکیان پێویستمان بە چارەسەری سیاسیە. بەبێ چارەسەری سیاسی نە کێشەی داعش چارەسەر دەکرێت، نە کێشەی ئاوارەکان چارەسەر دەکرێت. چونکە دروستبوونی داعش و هێزی لە بابەت داعش لە ئەسڵدا لە ئەنجامی قەیرانێکی اقتصادی و مالی دروست دەبێت. مەسەلەن شەڕی نێوان شەڕی جیهانی یەکەم خۆ لەبەرەوە نەبوو لەبەرەوەی وەلی عادی نەمسە لە یۆغسلافیا کوژرا، لەبەرەوە قەیرانێکی اقتصادی هەبوو. شەڕی عالەمی دووەم قەیرانی اقتصادی هەبوو، شەڕی خەلیج قەیرانی اقتصادی هەبوو. ئیزافە بۆ ئەوەمە هەندێک مشکلی تریشمان هەیە لەن ڕۆژهەڵاتی ناوەڕاست وەکو کێشەی عەرەب و ئیسرائیل، شیعە و سونە، مەشروعی عەرەبی فاشل، مەشروعی شیوعی فاشل، وانە ئەو بەهاری عەرەبی فاشل. ئەوانە هەمووی کۆبوون تۆ شتێکی لێ دروست وەکو ئەوی ئێستا داعشی پێ دەڵێن. ئاجوز و ماجوزە چییە؟ بەڵایەکە بەڵایەکی خوایە. ئەم کێشانە چارەسەر دەکرێت بە شەرتێک سەبەبەکانی کە کێشەکەی دروستکرد نەمینێ. بۆ نمونە ئێستا گفتوگۆیەکەیە لە نێوان سووریا وەکو معسکەری هینی لێ هاتووە، وەکو معسکەری ئێرهابی لێ هاتووە، تەدریبی ئێرهاب بکە. ئێوە گفتوگۆ هەیە لە جنێڤی 1 جنێڤی 2 شانسێک بدێت تا ئەو گفتوگۆیە بۆی ئەمانە بگەنە نەتیجە کۆتایی بە داعش بێ و گۆڕانکاریش لە نظامی بەشار ئەسەد بکرێت. شەڕی بینی مەسەلەی شیعە و سونە کە یەکە لە سەبەبە ئەساسیەکانەویش ئەوە گفتوگۆی 5 زائیدیەک هەیە. ئێران لە دەرەوەی سیستێمی سیاسی نێودەوڵەتی وەکوماری بە ئیجازە وایە لەکێ بوێ پێوە دەدا. ئێران بخرێتە ناو سیستێمی سیاسی نێودەوڵەتی ئاسانترە کۆنتترۆلکردنی لەو زەمانەی کە شەڕ دژی ئێران دەستی پێکرد اقتصادی و سیاسی ئێران بەس لە ئێران هەبوو حکوومەتی ئێران. ئێستا حکوومەتی ئێران لە لوبناان هەیە، لە سووریا هەیە، لە عێراق هەیە، لە خەلیج هەیە، لە یەمەن هەیە، لە جنوبی لە شمالی ئەفریقیا هەیە، لە جنوبی ئەمریکا، لە هەر جێ بڵێ هەیە. ئەمانە چۆن دەتوانانی ئەمانە کۆتایی پێبینی ئەم شەڕە کۆتایی پێبێتن بەوەی کەتوبی بەستیەوە لە چوارچەوەی ئینێکی سیاسی. مەسەلەی گفتوگۆی نێوان کورد و تورکیا ئێماشا پێکاکا پێشتر لە بێقاع بوو، ئێستا لە قەندی لە ڕەنگە دوو لەبستە جێگایکتر باشتر نییە و گفتوگۆ سیاسیکە هەیە لە نێوان حکوومەتی تورکیا و کورد بگاتە ئەنجامێکی باش بە پێی داخوازیەکانی کورد. ئەگەر مەوزوع نزوجی سیاسی ئەوە ئێستا انتخاباتیش کرا ئەوەشیان تاقی کردەوە کە پێشتر دایانگوت
ناتوان ئەوانە نوێنەرایەتی خەڵکی کورد بکەن نەک دەنگێکی زەعیف دەنگێکی زۆر قەویشیان هینە 80 ئەندامی پەرلەمانیان هەیە بەلای کەمیەوە ئەگەر نەبتا 81 ئێ باشە لەگەڵەوانە گفتوگۆ بکرێ کۆتایی پێبێ یەک دنیا فرمسک و خوێن دەگەڕێتەوە پێمە ئەمانە دەبنە سەبەب لەوەی کە مشکل ئێستا اعتراف این کراوە بە دەوڵەتی فەلەستینی کراوە لێگەرم بە دەوڵەتی فەلەستینی موازیە بێ بۆ دەوڵەتی ئیسرائیل ئەو کاتەن مشکلی ئاواری فەلەستینیش نامینێ و ئەنواعی مەشاکلی لە بابەتی لە غەزە و ئەوانەشەیە کۆتایی پێدێ و ئەوانە جملەیەک مەشاکلن من پێمە ئەوانە سەبەبی ئەساسی دروستبوونی شتی لە بابەتی داعشن ئەگە بمانەوێ گروپی داعش و لە بابەتی داعش کۆتاییان پێبێ ئەگە بمانەوێ ئاوارە و ڕەوەندی ئاوارە کۆتایی پێبێ پێویستە ئەو چشە سیاسیانە چارەسەر دەگەڕێمەوە سەر هەر استراتیژیەتی ئۆباما بۆ شەڕێدژی داعش زۆر کەس ئەڵێن بەو شێوەی کە یارمەتی ئاسمانی کاریگەری هەیە بەڵام کاریگەرێکی ئەو تۆی نییە بۆ بنبڕکردنی داعش لە ناوچەکە هەندێک کەس لەگەڵ ئەوەن کە ئەبێ هێزی سەربازی ئەمریکا بەشداری شەربێتن بەڵام سیاسەتی ئۆباما ئەوەی بە هیچ شێوەیەک ئەوەی لەگەڵ ئەوە نییە ئێوە پێتەن وایە ئێوەش لەگەڵ بۆ چونن کە ئەبێ سەربازی ئەمریکایی بێتن بۆ ئەوەی کە کۆتایی بەم شەڕەبین هەرچەندە باسی ئەوت کرد کە ئەم مەسەلەیە پێویستە بە ڕێگای سیاسی چارەسەر بکرێتن نا ئەمە شکانیان عسکەریان پێویستە چەک زیاتر بکرێت من پێم وایە ئەکیت عینی ئاسمانی کافی نییە بۆ دەرپەڕاندنی داعش یا شکانی عسکەریان بە تایبەتی بۆ نمونە ئێستامە لە بەردەم ڕزگارکردنی شارێکی وەکو مووسڵ داین مووسڵ بە هێزی ئاسمانی ڕزگار ناکرێت دەبی هێزێکی پیادە هەبێ عەرز بکرێ و ماڵ بە ماڵ خۆ هێزی ئاسمانی ناتوانین ماڵ بە ماڵ ژمارەیەکی زۆر لە خەڵکی سڤیل ژیانی دەکەوتە خەتەر بە بەکارهێنانی هێزی ئاسمانی بەڵام من پێم وایە ئەمە غەڵەتێکی گەورەیە ئێمە پێمان وابی دەبی ئەمریکا لە مەسافەی ئەم هەزاران میلە خەڵک بینی بوو ئەوێ بۆوانەی خەڵکی کە دێن عینی وەکو ئەو خەڵکانی لای خۆمانن ئەوەی کە سەرۆک ئۆباما باسی کردی ڕاهێنان و پاشان مۆزوعی بڕوابوون و بە هەدەر نەدانی سەرچاوەکان و کۆمەکردنی یەکتری بۆ نمونە ئێستامە لەو منتقەیە جێشی بە قووەتمان هەیە یەکی وەکو جێشی تورکیا سوپای تورکیا سوپایەکی بە قووەتە بەڵام سوپای تورکیا ناتوانێت لەسەر سێبەری خۆی باز بدا مەسەلەی کورد و پێکاکە حەزم بکە ئێستا ئینتخابات کرا ناتوانێت هەزمی بکە سەیری کوردستانی تورکیا دەکە سەیری کوردستانی سووریا دەکە لە زاویەی ناکۆچیەکانی نێوان پێکاکە و دەوڵەتی تورکیا ئەوە دوێنێ بوو ئەمڕۆ پێکاکاش و پیوایدیش کە لە کوردستانی سووریا لەگەڵ ئەمریکاش و کۆمەلگای نێونەتەوەی لەگەڵ ئێمەش لە یەک جەبهەدایە لە دژی تێرۆر شەڕەکە بۆیە تورکیا دەبێەوە تێبگا بۆیە ناتوانرێ خێرێکی باش بگەێنێ بەم جەبهەی دژی چۆن دەتوانرێ ئەوە ئێمە نین ئەوە کوردەکەی بە کوردی قساکەن ئەو بە کوردی تێناگە دەبی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا دانیش لەگەڵیان تیام گەنی ئەم زمانە بەسەر چوو ئەو سەفحەیوە گێڕن تەواو ئینتخاباتتان کرد نەوعێک لە تەفاهم دروست بووە سەرەتای قبولکردنی یەکتری دەستی پێ کردووە فەزلەکەی دەگەڕێتەوە بۆ هەموو لایەک و دەتوانرێت ئیسیفادەیەکی باش لەو سوپایە بکرێت کە سوپایەکی بەهێزە و چەکی زۆر و زەبەندەی هەیە و زۆر بەکارهێنراوە لە جیاتی لە دژ بەکاربێنرێ و جارە لە بۆ بەکاربێنرێ بۆ خەڵک بەکاربێنرێ ئەمە پێم وایە ئەمە مەسەلەیەکی زۆر گرنگ و زۆر مهمە مەسەلەی تری کە جەنابەت باس کرد من پێم وایە ئێمە لە عێراق مشکلەیەکی ئەساسیمان هەیە مشکلی ئەساسی عێراق کەس نییە لێ بکۆڵتەوە بە عێراقیان دەبی خۆیان لێ بکۆڵنەوە پەرلەمانی عێراق لێ کۆڵ ئێمە 8 ساڵی ڕەبەق سوپای عێراق دەیان ملیارد دۆلاری لەسەر بکرا چەکی پێکردرا و ئەنواعی تەدریب بێکرا 8 ساڵ نەیانتوانی 8 سەعات دیفاع لە عێراق لە مەجموعی 20 قسوور فرقەی عسکەری 13-14 فرقەی ئەسەن تەسلیمی داعش بە چەک و اتفاق بووینەوە بۆیە داعش وا باغر بوو غرور بوو خلافەتی ئیعلام کرد و شەڕی
و ئێستا کە ڕەنگە تا ماوەیەکی دوور و درێژ بە ئەو چەکانم بەکاربیێنی هەر تەواو نابن. بۆیە ئەو نابەرامبەریە دروست لە چەکی ئێمە و چەکی داعش، سەرچەکی داعش لە چەکی ئێمە باشترە. و ئەوەی کە لە ئەمریکا داوا دەکەین هەموو جارە دەڵێن ئەم ڕۆتینیاتانە اختصار کاتن لە ناردنی چاک، زۆر گوێ لە مەسەلەی خطورەتی وەزعەکە بە نەزەری ئەتیبار وەرگری نەک حەساسیەتی نێوان چار ئەندام پەرلەمانی بێکەڵک لە بەغدا و یا دەوڵەتێکی تاریخیان دژی کردووە. من پێمە ئەوە لە نەزەر نەگری ئێستا چەکەکە بنێری ئەگە بێوێ خەتەری داعش لەسەر دنیا کەم کاتەوە لەسەر منتیقەش کەم کاتەوە. لە قسەکانتە زۆر جار ئاماژەت بە چەکی پێشمەگە بەرامبەر بە چەکی داعش، ینی چەکی داعش زۆر پێشکەوت و زۆر چەکیە. چۆنە ئەم چەکەی داعش ئەو چەکانی کۆتایی نەهات لە چیوە سەرچاوی چیە؟ لە چاوە نییە. داعش مەسەلەن بڵێن فرقەی سێ و فرقەی دووی گردلان مووسڵ. فرقەی سێ و فرقەی دوو تقریبان زیاد دەتوانم بڵێم مەخزەنی چەکی پێ6 محافەزەی این بوو، تکریت و مووسڵ و هەولێر و سلێمانی و دۆک و دیالە و باشە فرقەی دوازەی لە کەرکووک گرت، فرقەی سێ و چاری لە تکریت گرت، فرقەی ئەوانە هەموو چەکی دنیایان پێ. خۆ ئەو چێکانی کە لە فرقەکان هەیە بۆ شەڕێکی وەکو داعش دەیکا بەشی وەختێکی یەکجار زۆر دەکا. هەمووی ئەو چەکە نوێیانن کە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و لە رووسیا کردرا بوون بە فیشەکی زۆر، مەلاین فیشەک، هەزاران تەن خواردن، 1700 هەر هەمویان دەستکەوتەوە هەموی مدەڕع هەمەری مدەڕع. پێشمەرگەکان یاخود شەربانانی پێکەکە و پەژە و ئەوانەی کە بابڵین بەشەکانی تری کوردستان تا چەند بەشدارین لە بەرگریکردنی باشووری کوردستان؟ لە ڕاستیدا یەکێک لەو سەروەریانە، یەکێک لەو پێشهاتانێک کە ئێمە زۆری پێخۆشحاڵن و افتخاری پێ دەکەن ئەوەیە کە شەڕبان و گەریلیا و پێشمەرگە لەژێر عەلەمی کوردستان لە یەک سەنگەردا شەڕی دژی ئێرهاب دەکەن، وەکوتم لە کۆبانی تا کۆباشی. ئەوە پێشمەرگە بەسم هەم پێشمەرگەی باشووری کوردستان هەم پێشمەرگەی ڕۆژ هەڵاتی کوردستانیش کەم و ناتەک بەشدارن. و ئەوە تقریبان بووە بە سەبەبێک کە ئاسۆی یەکێتی نەتەوەیی لە نێوان کورد ڕوونتر کردووەوە هەنگاوی بەرەو پێشتر چووە. ممکنە جاروبار ڕخنەیەک و گلەیەک و هینەکەبی لە بینی دووسێ هێزی سیاسی، بەڵام ئەو شتانێک کە پێک و کۆمان دەکەنەوە زۆر زیاترن لەوانەیە کە لێکمان جیاکەن. بۆ ئەوەی کە لە کۆبانی ڕوویدا کە شەربانان یا پەژە و با بڵێن یەپەگەی و یەپەژە توانیان کوبانی بە ڕزگار کە بە هاوکاری با بڵێن هێزی یا هێرشەکانی ئاسمانی هاوپەیمانانن، بۆ ئەمە لە شنگار ڕوو ناداتن، بۆ لە شوێنێکی وەکو حەویزە ڕوو ناداتن؟ دوسێشتی جیاوە ئەوەی کۆبانی یارمەتەکان فرەلایەن بوو، یەکیان لە هەرێمی کوردستانەوە چەک چوو، چەکی باش چوو لەگەڵ خەڵکی ڕاهێنراو لەسەر ئەو چەکانە و هێزی بەڵام بەرگریان کرد لە هێزی ئاسمانی یارمەتیدا. تۆ حسابی ئەوە بکە ئەمە هەموو سەدەی مووسڵ منتقەی زمار شەرقی دجلا غەربی دجلا پاشان تا دەگاتە نزیکی سنجار هەمووی بە پشتیوانی هێزی ئاسمان ڕزگارکە. لە لای مەخمور دیبەگا مەخمور گوێر پاشان دەگاتە جنوبی کەرکووک هەتا پێش حەویزە دیسان بە یارمەتی هاوڵاتیان یارمەتی هاوپەیمانان و پێشمەرگە ڕزگار کرا. جلەولا سعدیە تقریبان ئێستا ئەوڕۆ لە پارێزگاری دیالە 1 میلیمەتر لە دەستی داعش نەماوە. ئەمانە هەمووی بە پشتیوانی ئاسمانی، بەڵام وەکوتم لە هەموو جێک ناتوانانی هێزی ئاسمانی بەکار بهێنرێ لەو جیانەی کە مەدەنی زۆر تێدایە ناتوانانی بەکار بهێنرێ. و لە هەمان کاتیشدا تۆ پێویستت بەوەیە کە هێزەکان پەرت و بڵاو نەکەی، کە جەبهەیەک تەرکیزەکەی لەسەر جەبهەیەک تەرکیزکە. تەسەور دەکەم ئەوەی حاڵی حازر ئەوەی منتقەی سنجار
زۆر بەرەو پێش چووە بەڵام هێشتا کۆتایی نهاتووە منطقەی تر هەیە لە دەوروبەری دەبی تەسفیە بکرێتن و ئەوەش پێم وایە دەکرێت ڕەنگە خەڵکی شەنگار و تۆش ئێستا باس کرد تێبینیەکەیە لەسەر دواکەوتنی ڕزگارکردنی شەنگار بەڵام پێم وایە زیاتر سەربازیە لەوەی سیاسی بڵێ دێمە سەر ڕۆڵی ئێران و تورکیا لە هەرێمی کوردستان هەر لایە و یەکتری توبەتبار دەکات تاوانبار دەکات بەوەی کە ئێران لایەنێک بابڵێن لایەنی یەکێتی تومەتبار دەکات کە ئێران هاوکاری دەکات و دەستێکی زۆری لەو ناوچەیە هەیە یەکێتیش بە هەمان شێوە سەبارەت بە پارتی دەڵێت تورکیاش دەستێکی زۆری لە هەرێم و لە ناوچەی پارتیدا هەیە تۆ ڕۆڵی ئەوانە چۆن هەڵسەنجانی دوایی بوونی هەندێک لە هێزەکانی ئەو وڵاتان ناو خاچی هەرێمی کوردستان کەی دەکشێنەوە ئایا چێ بڕیارەدا لەدەست چێ دەتوانانی ئەوانە والێ بکە بکشێنەوە لە هەرێمی کوردستان عێراق نامینێ ئەمە لە هەرێمی کوردستانی عێراق نزیک 400 کیلومتر سنوورمان هەیە لەگەڵ تورکیا هەموو سنووری کۆماری تورکیا لەگەڵ وڵاتی عێراق کەوتوتە ناو هەرێمی کوردستان و لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانیش لەو 1000 خوردە کیلۆمەتری سنووری هاوبەش لەگەڵ عێراق سەروی 450 کیلۆمەتر هەرێمی کوردستانی عێراق بە دڵنیاییەوە ئێمە ناتوانین بڵێن ئەمانە کارمان پێیانە دوو وڵاتن تاسیریان هەیە و سنووری هاوبەشمان هەیە لە زۆر منتقەشدا ئەمنیەتی هاوبەشمان هەیە من پێم وایە ئەوانەی کە یەکتری ئیتیهام دەکەن بەو فراوانی کە جەناوت باسی دەکەی لە هەردوو لایەنەکان لە یەکێتیش و لە پارتیش خەڵکی نائاگان تۆ ناتوانانی ئیتیهام بکە ئەمە تا ماوەیەکی زۆر کە ناوچەی دژە پێمان دەگوت سەیف هێڤن لە نێوان خەتی 36 و 32 لە ئەنجەلکەوە وڵاتە هاوپەیمانان کوردستانی عێراقیان دەپاراست بۆیە دەور و تەئسیری کۆماری تورکیا بە هاوبەشی لەگەڵ کۆمەلگای نێونەتەوەی لە پاراستنی باشووری عێراق شتێک نیەت و نادیدە بیگری مەسلەیەکی حیاتی بوو لە سەردەمێک پاشان تەنها ڕێگا بۆ دنیای دەرەوە تەنها ڕێگای ئازاد بۆ دنیای دەرەوە ڕێگای تورکیا و ئێران بووە کە خەڵک پێدا بێ و پێدا بڕوە ئیمکانیات ببین ئیمکانیات بینین خەڵک بژێنین بە شێوەیەک خۆیمە لەسەر بەحر نین یعنی من پێم وایە قەتعکردنی پەیوەندی لەگەڵ ئێران و قەتعکردنی پەیوەندی لەگەڵ تورکیا لە ڕووی سیاسیەوە ئەو پەڕی نەزانیە بۆیە ئێمە لەگەڵ ئەم دوو وڵاتە جیرانە دەبی پەیوەندیەکانمان تەنزیم بکەین لەسەر ئەساسی بەرژەوەندی هاوبەش و احترامی هاوبەش خۆ ئەگەر لایەنێکیان بێوێت کەڵەگایی بکە یان تەدەخل بکە لە کاروباری ناوخۆ ئەوە لێیان بە جواب دێین تا ئەوجێک کە بتوانین و هەروە خەڵکی تری ڕاکێشین بۆ هاوکاری کردمان بۆی ڕای بگرین لە حەدی خۆیان چینە لێرە باسی ئەوە بکەی هەندێک هێزی تورکیا لە منطقەی ئامێدی هەیە ئەوە دەگەڕێتەوە لە ئامێدی هەیە ئەغەل بامەڕنی و ئامێدی یەکن دەگەڕێتەوە بۆ سەردەمی ڕژێمی پێشووی عێراق و قەراردادێک هەیە کە لە نێوان تورکیا و لە نێوان عێراق بۆ ئەو مۆزوعە ئەو قەراردادە داواکراوە هەڵبۆشێتەوە چەندی هەڵۆشاوەتەوە نازانم بەڵام لە ئەسڵدا ئەو هێزانە هێنراون بۆ ئەوێ لە دژی ڕاستە بەناو شەڕیان لەگەڵ پێکاکە بەڵام لە حقیقەتیشدا بۆ دژی ئۆپۆزیۆنی عێراقیش بووە کە ئەوەی ئێستا ئەمڕۆ حکومەکەین ئەمە ئۆپۆزیۆنی ئەو سای عێراق بووین وەلامان کاتیشدا عینی مەوزوعی سنوور هەیە لە ئەنجامی ڕێکەوتنامەی جەزائیر لە نێوان عێراق و ئێران ئەویش پێویستی بە لێکۆڵنەوەی بە تایبەتی ئەو مادە نەهێنیانەی کە پەیوەندی بە ئۆپۆزیۆنەکانی شاو ئۆپۆزیۆکانی سەدام هەبوو من پێم وایە مەجموعەیەکی زۆر ئیش هەیە کە دەوڵەتی عێراق پێویستە دەوڵەتی عێراقی فیدرال پێویستە بیکە بە تایبەتی لە پێداچوونەوەی ئەو
قەرارداد و ڕێکەوتن نامانەی کە زمانی سەدام حوسێن کرابوو. ئەگەر بمانەوێ بۆ مەرامی سیاسی بەکاری بێنین پێمان وابی ئەمە هیچیشمان بە تورکیا نامینێ یا هیچیشمان بە ئێران نامینێ، ئەم پێم وایە ئەمە یەکێک قسە دەکە کە جغرافیا نازانێ. ئەگەر سەیری جغرافیا بکەی و حکمی جغرافیای علاقە ئێمە دەبی هەوڵی ئەو بدەین خۆمان لە شەڕی ئەو دوو وڵاتە پارێزین و پەیوەندیەک لەسەر ئەساسی اقتصادیە، سیاسیە، فەرهەنگیە، لەسەر ئەساسی احترامی هاوبەش تەنظیم بکەین. دوا پرسیارمە بکرێ بە کورتی وڵام دێەوە ئەو کێشەی کە لە بینی باڵێن حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندی لە بەغدا هەیە سەبارەت بە مەسلەی نەفت و ئێستا بەم دوایش دەستی پێکردووە کە دانەوێڵش نانێرن بۆ بابڵێن بەشەکەی ناوەند یا بۆ حکوومەتی ناوەند. ئەمە چۆن چارەسەرکرێگە بە کورتی بەداخەوە واز و چارەسەر ناوێ و ئێمەش زەرمەند دەبی. سعدی ئەحمەد پیرە ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتمانی کوردستان زۆر سپاس دەکەین.